مەسعود بارزانی و بابڵ تاڵەبانی کۆ دەبنەوە. پارتی پشتیوانی خۆی بەرامبەر یەکێک لەو کەسانی یەکێتی ئاشکرا کرد کە ئەگەر هەیە کاندید بێت بۆ پۆستی سەرۆک کۆماری عێراق. هێزەکانی ئەمریکا و هاوپەیمانان لە عێراق و هەرێم دەمێننەوە. سڵاوتان لەبێت لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم. پرسی سەرۆک کۆماری عێراق و پارێزگاری کەرکووک و پۆستەکانی دیکەی بەغدا و هەرێمی کوردستانیش جارێکی دیکە مەسعود بارزانی سەرۆکی پارتی و بابڵ تاڵەبانی هاوسەرۆکی یەکێتی کۆ دەکاتەوە. شارپرێس زانیاری ورد و گرنگ لەو بارەیەوە ئاشکرا دەکات. ئەمڕۆ دوای زیاتر لە 7 مانگ دوورکەوتنەوەی لایەنەکان لە کەرکووک جگە لە پارتی حیزبە کوردستانیەکان لە بارەگەی مەڵبەندی کەرکووکی یەکێتی کۆبوونەوە. لە دوای کۆبوونەوەی حیزبە کوردستانیەکان ڕەوەند مەلا مەحموود لێپرسراوی مەڵبەندی دوو یەکێتی نیشتیمانی کوردستان جەختی کردەوە. ئەوان لە کۆبوونەوەی ئەم ڕۆیاندا باسییان لە میکانیزمی یەکلاکردنەوەی پۆستی پارێزگاری کەرکووک نەکردووە، بەڵام ئەو پۆستە هی یەکێتیە و کاندیدی یەکێتیش دەبێت بە پارێزگار. شارپرێس زۆر هەوڵیدا لەگەڵ بەرپرسانی یەکێتی لە کەرکووک ئەو زانیاریە پشتڕاست بکاتەوە کە باس لە کۆبوونەوەی دووەمی بارزانی و تاڵەبانی دەکەن بۆ یەکلاکردنەوەی سەرجەم ئەو پرسانەی کێشەی گەورن لە نێوان پارتی و یەکێتیدا، بەڵام هیچ کام لە بەرپرسانی یەکێتی ئامادە نەبوون زانیاری ئاشکرا بکەن. بەپێی ئەو زانیاریانەی شارپرێس لە سەرچاوێکی تایبەتەوە دەستی کەوتووە وا بڕیارە هەریەک لە مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان و بابڵ تاڵەبانی هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ جاری دووەم کۆببنەوە و پۆستی پارێزگاری کەرکووک و سەرۆک کۆماری عێراق و پۆستەکانی دیکەی وەک سەرۆکایەتیەکانی هەرێم یەکلا بکەنەوە. سەرباری ئەوەی دوێنێ وتەبێژی پارتی جەختی کردەوە ڕێککەوتنی استراتیژی لە نێوان پارتی و یەکێتیدا کۆتایی هاتووە، بەڵام جەنگی عیزەدین نێپرسراوی مەکتەبی پەیوەندیەکانی مەڵبەندی کەرکووکی یەکێتی بۆ شارپرێس جەختی کردەوە لەگەڵ پارتی لە هەوڵداین ڕێککەوتنی استراتیژی نوێ بکەینەوە. بەرپرسێکی پارتی دیموکراتی کوردستان هەڵوێستی حیزبەکەی ئاشکرا دەکات لە بەرامبەر پشتیوانیکردن بۆ ئەو کاندیدەی یەکێتی کە ئەوان پێیان باشە ببێتە سەرۆک کۆمار. بەنگین ڕێکانی وەزیری پێشووی عێراق و کەسایەتی نزیک لە بارزانی باوک ڕایگەاند زۆرینەی سەرکردە باڵەکانی نێویکەتی لە مەزاجی سەرۆک بارزانیەوە نزیکن، لەبەر ئەوەی ئەو سەرکردانە ئاستی هۆشیاریان بەرزە و درێک بە سروشتی قۆناغەکان دەکەن و لەوەش تێگەشتون کە سەرۆک بارزانی چۆن نوێنەرایەتێکی قورسی کوورد دەکات لە عێراقدا، ججای ئەوەی لەسەر ئاستی نیشتیمانی یان لەسەر ئاستی دۆزی کورد. وتیشی ناشەرمەوە کە لێک تێگەشتنەکانی نێوان هەردوو حیزب دەبێتە دڵنیاییدان بۆ بربژێریکردنی کەسایەتێکی تازە بۆ پۆستی سەرۆک کۆماری عێراق. ئەو کەسەش پێویستە پشتگیری پارتی و یەکێتی بەدەست بێنێت و نوێنەرایەتی هەموو کورد دەکات. جەختیش دەکاتەوە عەدنان موفتی بەرزترین کەسایەتی سیاسیە لە ناو یەکێتی. لە ناو یەکێتیش ئەگەر ئاماژە بە 3 کەسایەتی باڵا بکەین موفتی یەکەم کەسایەتیە دیارەکانیەنا. ئێمە دەستبەرداری پۆستی سەرۆک کۆمار نابین، بەڵام دەبێت ئەو کەسایەتی کە بۆ ئەو پۆستە دادەنرێت نوێنەرایەتی هەموو کورد بکات. بە بڕیاری وەزیری نەوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان ئاڵوگۆڕ لە پۆستی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی کرا و کەسێکی دیکە کرایە بەڕێوەبەر با گوێرەی نووسراوێکی وەزارەتی نەوخۆی حکوومەتی هەرێم کە واژۆی ڕێبەر ئەحمەد وەزیری نەوخۆی لەسەر ئاماژە بەوە کراوە با گواستنەوەی ئەمیری ماهپەروەر فەریدون عومەر ئەحمەد لە بەڕێوەبەری هاتوچۆی پارێزگای سلێمانیەوە بۆ ناو بارەگای هاتوچۆی گشتی هەرێمی کوردستان. لەو بڕیارەی وەزیری نەوخۆدا لیوە خۆشەویست جەمال کە ئێستا بەڕێوەبەری سەنتەری هەماهەنگی هاوبەشە سەرڕای کارەکەی خۆی پۆستی بەڕێوەبەری هاتوچۆی سلێمانی پێسپێردراوە بە وەکالەت. پۆستی بەڕێوەبەری هاتوچۆی سلێمانی پشکی بزوتنەوەی گۆڕانە و ئەو کەسەشی ئێستا کراوەتە بەڕێوەبەری نوێ بە وەکالەت سەر بە یەکێتی نیشتیمانی کوردستانە. ئەندامێکی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕایگەیاند هێزەکانی ئەمریکا و هاوپەیمانان لە عێراق و هەرێم دەمێننەوە. سعدی ئەحمەد پیرە ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕایگەیاند هێزەکانی ئەمریکا و هاوپەیمانان لە عێراق و هەرێم دەمێننەوە، بەڵام ئەرکەکانیان دەگۆڕدرێت و مەشق و ڕاهێنان بە سوپای عێراق و هێزەکانی پێشمەرگە و هێزی ئاسمانی عێراق دەکەن. سعدی پیرە ئەوەشی خستە ڕوو ڕێکەوتنێکی 36 خاڵی لە نێوان وەزارەتی پێشمەرگە و هاوپەیمانان واژۆکراوە و ئەمانج لە ڕێکەوتنەکە نەمانی هێزی حیزبەکانە لە هەرێم و یەخستنەوەی هێزەکانی پێشمەرگەی و هاوپەیمانان بەردەوام دەبن لەو کارەیان و هاوکاریکردنی هەردوو حکوومەتی هەرێم و عێراق بۆ پێکێنانی دوو لیوای پێشمەرگە لە چوارچەوەی سوپای عێراق بۆ پاراستنی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیداری هەرێم. وتەکانی ئەندامەکەی مەکتەبی سیاسی یەکێتی لە کاتێکدایە بڕیارە لە کۆتایی ئەم مانگەدا هێزە شەڕکەرەکانی ئەمریکا لە عێراق بکشێنەوە. لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشکرا شاد و بەختەوەر بن.